بۆ نمونە خەڵکیشە بووە ترساوە بۆمان کڕێەوە بە 6 گەڵا خۆم بۆم کڕێەوە 6 وەرەقە ئێستا هاتووە لە بۆم فرۆشە ئەگەر 55 وەرەقەش پێی فرۆشم بەپەلە بۆم بفرۆشە. لە دوێنێەوە بە بڕیاری لیژنەی ئەمنی پارێزگای هەڵەبجە چوونە ناو بازاڕی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و ماتۆرسکی لە بێسەرەتاکان قەدەغە کراوە و بۆیان نیە لە ناو سنتری پارێزگاکەدا هاتوو چۆ بکەن. من لە پێشنگایەکی ئۆتۆمبیلم ئەمەوێ بزانم کە ئەم بڕیارە تا چەند کاریگەری لەسەر کڕین و فرۆشتنی ئەو ئۆتۆمبیلانە هەبووە. کاک دیار کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلەکانەوە دەکات. پێم بڵێ لە دوێنێەوە کاریگەری هەبووە ئەم بڕیارەی لیژنەی ئەمنی پارێزگاکە. سەرەتا بەخێر بێن کاریگەری وەکو کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر چی لەسەرەوەی کە معاملەکردن کڕین و فرۆشتن پێیانەوە تا ڕادەیەک وەساوە خەڵک خۆی لێ بە دوور گرتووە. بۆ نمونە خەڵکیشە بووە ترساوە بۆمان کڕێەوە بە 6 گەڵا خۆم بۆم کڕێەوە 6 وەرەقە ئێستا هاتووە لە بۆم فرۆشە ئەگەر 55 وەرەقەش پێی فرۆشم بەپەلە بۆم بفرۆشە. یعنی خەڵکێکەیە ترساوە خەڵکیشەیە چاوەڕێ بزانێ وەزعەکە چی لێت. بۆ خۆتان وەکو ئێوە کڕین و فرۆشتنی مەسەلەن وەکو پێشووتر لەم ناوچەیە خواستی زۆر لەسەر ئۆتۆمبیلی بێسەرەتا هەبووە ئێستا چۆنە؟ بەڵێ پێشتر ڕاستە خواستێکی زۆری لەسەر بووە شێوا بۆ لێرە داقتمان هەبووە بۆ ئۆتۆمبیلی بێسەرەتا بەڵام ئێستا شتەکە زۆر خاو بۆتەوە خەڵک خۆی لێ دوور گرتووە و معاملە ڕاوەساوە توان بڵێم 100% ڕاوەساوە خەڵک نەیکڕە نەیفرۆشێ. ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ نرخ چی لێت ئەم بڕیارە؟ بەم شێوازە لەبەرەوەی ئێستا شتەکە تازەیە کاریگەری کێوتووی نەبووە ئێستا حالێن لەسەر سیارەکان بەڵام احتیمالەکە ئەگەر هەفتەیەک دەڕۆشت بەردەوام بێ ئەم کێشەیە سەری ئۆتۆمبیلەکان بە شێوەیەکی بەرچاو دابەزن. کێ زەرمەندی ئەم بڕیارەیە؟ وەڵاهی بە قەنەعەتی من هاوڵاتی چونکە ئەم سیارانە ئەو کەسانە زیاتر کڕیوانە کە بڕێک پارەی کەمیانە بۆ سنووردار بووە توانیویانە سیارێکی ئاوا لەو دەوری 45 وەرەقە بۆ 6 وەرەقەی پێ بکڕن و ئێستا ئەوان زەرمەندی. لە ڕووی باشی و خراپی بڕیارەکەەوە ئێوە وەکو کەسێکە کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلەوەکەن بڕیارەکەتان پێ باشە یان نا؟ وەڵاهی بڕیارەکە لەلایەک چەند ڕوویەکیە کە بڕیارێکی باشە بەڵام لەولایەشەوە کە خەڵک زەرمەندی یەکەمە بێ لەمە ئەوە ناخۆشە بەڵام وەکو حاڵەتی ئەمنیوانەوە برادرانی ئاسایش و پۆلیس و ئەوانە زیاتر شارەزان نازان بڵێم چۆنیانی بەڵام خراپ نییە بڕیارێکی خراپ نییە. خۆت لە ڕووی ئەمنیەوە بەدڵتە بەڵام لەوانەیە؟ بڵێ هەیە ئۆتۆمبیل هەیە زۆر سەرپێچی کارە و شتی ناشی نەگا بە سیارەکەی بەڵام هەیشە عایلەیەکن توانای ئەوەیانە بۆ ئەوە بکڕن.